هەچۆلەکەش بە 2000. ئەی گیانەکەم بس حاجی زۆر لێرە چییە خۆی؟ سڵاوتان لەبێت من ئێستا لە گەڕێکی تعجیلم هاتوومەتە ناو بازاڕەکەی کە بە بازاری تعجیل ناسراوە. ئەمە یەکێکە لە گەڕەکە کۆن و دێرینەکانی هەولێر و ئەم بازاڕە سەرەتا بەو شێوەیە نەبووە. لە گەڕێکی تعجیل هەر لە کۆنەوە باو بووکە باڵندە و پەلەوەرەکانیان خواردووە ئەوەی کە دەگەڕنەوە سەرەتا خەڵک تەنها لە ناو مەنجەڵ لەسەر سەریان چۆلەکە و کۆتریان فرۆشتووە، بەڵام دواتر وردە وردە دووکان و بازاڕەکە دروست بووە. لەم بازارە کۆمەڵێک چێشتخانەی لەیەکە هەموو جۆرە پەلەوەرێکی تێدا دەفرۆشرێت بە تایبەتی لە زستانانە جۆری پەلەوەرەکان زۆرن کە لەم بازارە دەفرۆشرێت. من دەمەوێت بەناو بازارەکەدا بگەڕێم بازارەکەتان پیشان بەم و ئەم بازارە دوو بەشی هەیە، بەشێکی کە چێشخانەکان خەڵک دێتە ئێرە و خواردنەکانە خوات، بەشێکیشی کۆمەڵە چاخانەیەکن کە خەڵک ئەوانەی کە حەز و خولیان بۆ کۆتر هەیە بەپێی جۆری کۆترەکان دابەشە بن. دواتر دەچمە لای چایخانەکان و بۆتان باسەکەم با سەرەتا بازارەکەیە بگەڕێین. بەرداوام بم لە گەڕان بەناو بازارەکەیە هەوڵێن بچمە لە یەکێک لە خاوەنی چێشتخانەکان کە بزانم چ جۆرە پەلەوەرێکی هەیە، چی دەفرۆشن، خەڵک زیاتر خواستی لەسەر چییە و کام وەرز زیاتر خەڵک سەردانیان دەکات. اینجا ئەو بزانم ئەو وەستا عەبدیە، خۆی وەستا عەبدولخالقە بەس بە وەستا عەبدی ناسراوە لە ناو بازاری تعجیل زۆر بەناوبانگە. سڵاوت لەبێ وەستا، چۆنی ئەحواڵە؟ باشی؟ گەرمە؟ دەبا دانیشین. چۆنی ئەحواڵت؟ یاخوا باش بی. باسێکی بازاری تعجیلم بۆ بکەم، بازارە چۆنە، کەی دروست بووە، چەند بەشە؟ والله تعجیل زۆر کۆنە، باشە گەڕەکەکی زۆر زۆر کۆنە و ئەو خواردنەش هەر لەو تعجیلەیە لە هەولێرێ، هەر لەو مەنتیقەیە لەو گەڕەکی تعجیلەی ئەو خواردنە هەر لێرە هەیە. باش ئەو خواردنە تقریبا خۆی لە 56 ساڵیدا هەر هەیە لە تعجیلێ هەر هەبووە. هەر وەختی خۆی شێشکی کولیان لەسەر منزەری بە منزەر لەسەری خۆیان دادن لە کۆرانە دەگەڕان دایان فرۆ دوایان سەبستەرە بۆ دوکان و شێشەکە ئاوادیات. چەندێکە لێرە دوکانت هەیە؟ ئەمن تقریبا 15-16 سال دەبینێرم. چی و چیت هەیە لە دوکانەکەی خۆت؟ ئێستا لەو فەسلەی کەوا لەو مانجی هەش دەڕۆین. باشە جاوەکە زۆر تۆ گەرمیشە. ئێستا عالیان مراوی تووشیمان هەیە لەگە کەرەبابی خۆمانە، لەگەر کۆتری زازل، لەگە کۆتری گاپە. ئێستا ئەو سار بابەتەمان لێ. ئەی لە زستان چی زیاتر لە زستان ئەو زاو سار بابەتەکەی باسم کردۆ ئەوە هەیە. دەمینێت چێشکەی کورای، پۆر، کەو، سوسکە، ئەو بابەتانەشمان دەبی دستانە. خەڵک زیاتر چییە خۆن؟ میلیان بەلای چیە هەیە؟ قورئان بابەتەکان هەندێکیان هەرزانە، هەندێکیان ڕەگرانە. هەزە هەیە بەس زیاتر کۆترەکە زیاتر دەبە، کۆترەکە ئیستیفادەی گەلەگەلە زۆرە. سوودەکانی چییە کۆتر؟ وەڵاهی سوودەکانی ئێستا دکتۆر زۆر دکتۆرەکان هەیە ئەوی کە لە تەلەڤیزیۆنی قسەی دەکەن، باسی ئەو خواردنی کۆتری دەکەن، یەکنە من نایدەخۆن. مەوزوعەکەی ئەو تێری توارە ئێستا ئەمە بە پرۆتین گەورە ناخرێت. مەسەڵەن وەچی مرشی مەسلە ئەو شتوانی هەیە بە پرۆتین گەورە بکرێت، زوو قەرەوکری ئەوان نیە. ئیما گۆشتی کەم پێوەیە، بەس تامی زیاترە، ئیستیفادەی زیاترە. هەیە سەفەریش نێرە نانەکەش دەخوا هەر سەفەریش دەباتەوە مارێ. پێمان مەڵێ بەچە نەکڕی، پێمان مەڵێ بەچە نەکڕی، بەس پێمان مەڵێ بەچە نەیفرۆشی. گران دەکڕم ئەم بەس سعرەکەی پێ بڵێم. بەس سعرەکەی وەڵاهی بە عەودەی دەدەی. ماشەڵڵا زۆر گران نییە. وەڵاهی ئەزاخ لە چا خواردنەکانکە گرانە. کۆترەکە بە 6ە، مراویەکە بە 4دەیە، کەرەبابەکە بە 13ەیە. چۆلەکە؟ چۆلەکەش بە 2000. ئەی گیانەکەم وەکو پۆڕەکە بەخێر بێ مامە. بەخێر بێ. عادی کەریمە مشتری پاستەرێک نەمنای دەخوا. هەر جیرانیشمانە. یاخوا بەخێر بێ. عادی کەریم زۆری مەرەگ، یعنی بڕوان پێ بکە ئێستا لەو فەستە لەو گەرمایك بڕەکەم دی ئاگام لێ. باڵایەکی خۆم لێکەم دستانە زۆر دی. عادی کەریم دستانەگەرە زۆر دی. زۆر مەرەقی خواردنی ئەو کۆترێچکە زۆر مشتریش لە بەتەمەنان خۆش سەلامەت. حاجی باقیەکەشی بۆ هاتەوە. زۆر سپاس. حاجی زۆر لێرە چییە خۆی؟ زۆر کۆتری دەخۆم. کۆترە خۆی. ئارێ وەڵڵا. خەڵکی کەشت بۆ هێناوە باسێکە، ئەڵێ 15 ساڵە بەردەوامی. زۆر لێ مەمنونی. ئارێ وەڵڵا.
چ فەسڵێک زیاتر دەی بۆ ئێرە؟ ولا دستانان زیاتر دێم دستانان هەفتەی سێ ڕۆژ چا ڕۆژم لێرە منە کاک عەبدیمە دستانانی شەر کۆترە خۆی؟ هەر کۆتر دەخۆم نییە یعنی هەرچی دەخوا مشتری دەری ئەو ڕۆگەلە خۆشە هەرچی بێت دەخوا دەری خۆشە باشە لێرە چەند مەطعەمە بن؟ وەڵا زۆرین ئەمن وەستا و نستە و وەستا ئەحمەدە و هەمووتان تەیر و توار دەفرۆشن؟ ئەرێ وەڵی هەموو نەفسی خواردنە ئەوی لۆمان لۆ من دێنی لەوانش دێنی لەوان دێنی لۆمش دێنی ئێرەش بەشێکی دیکەیە لە بازاری تعجیل کۆمەڵێک چایخانە لە خۆی دەگرێت ئەوانەی کە دێنە ئێرە یاری دەکەن و لەگەڵ ئەوەی کە چاخانەکان لە شوێنەکانی ترجیاکاتەوە ئەوەیە هەر چایخانەیەک تایبەتە بەو کەسانەی کە خولیایان بۆ جۆرێک لە کۆتر هەیە بۆ نمونە ئەوانەی کە خولیای کۆتری فاویان هەیە لە چایخانەیەک دانیشن باس و خواستەکانیان لەسەر ئەو جۆرە کۆترەیە ئەوانەی کە باس و خواستیان و تایبەتمەندی کۆتری ئێرانیان بەلاوە گرنگە و گرنگی پێدەدەن و کۆتری ئێرانیان هەیە لە چایخانەیەکی تردا دانیشن و لەوێ باس و خواستەکانیان لەسەر ئەو جۆرە کۆترانەیە ئەوەش بازاری تعجیل